بەڵێ بەڕێزان وەک هەموو لایەکتان ئاگادارن ئەمڕۆ 4 ساڵ با سەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان با سەرۆکایەتی مەسرور بارزانی تێدەپەڕێت لەگەڵ ئەو هەموو ئالەنگاریانە ئەو هەموو تەحەدیاتانی لە بەردەمیا بوو توانی هەمووی تێپەڕێنێ جگە لە ڕێخستنەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بابەتێکی تر کە زۆر گرنگ بوو ئەویش مەسەلەی دیبلۆماسی و پەیوەندی سیاسیەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ تەواوی جیهان. ئێمە ئەم شەو لەگەڵ میوانەکەمان زیاتر لەسەر ئەو بابەتەیان قسە دەکەین پەیوەندی دیبلۆماسیەکان گرنگیەکەی چۆن مەسرور بارزانی توانی ئەو پەیوەندی دیبلۆماسیە فراوانە دروست بکە لە ئەو دروشمەشەوە ئێمە دەست پێ دەکەین کە خۆی وتی لە سەرەتاوە دەبێت کوردستانێکی بەهێز دروست بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەرەنسی بۆ تۆژینەوە لەسەر عێراق ڕاستەخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بوون چاویشمان ڕوون خۆشحاڵین کە جارێکی کە لەگەڵمان بەشدارن لە ژووری هەواڵی کوردستان 24 با هەر لە ئەو پێشەکی خۆمەوە دەست پێ بکەین یانەوە بکەم بە پرسیارێک مەسرور بارزانی لە سەرەتای کابینەکە دەڵێ کوردستانێکی بەهێز دەبێ دروست بکەن خوێندنەوەتان بۆ ئەو وشەیە لە بواری دیبلۆماسیەت کە دیبلۆماسیەتێکی زۆر پان و پۆڕی پەرە پێدا لە سەر تاسەری گیان لە وڵاتانی زلهێزەوە تا دەگاتە وڵاتانی عەرەبی و کەنداو. خۆی کاتێک لە 25 سێپتەمبەری 2017 کاتێک ڕیفراندۆم کرا ڕیفراندۆمی سەر بەخۆی کوردستان کۆمەڵێک ڕوودا و بە دوای ئەو بەروارەیە هات وانە باشە و ئەگەمان لێە هەرێمی کوردستان ناوچە دابڕێنراوەکانی لەدەستدا و حەشتی شعبی بە دەبابەی ئەبرامسی ئەمریکی گەڕایەوە بۆ ئەو ناوچانە وانە و ئەمریکا و ئێران و کۆمەڵێک دەوڵەتی تر نەک هەر پشتیوانی هەرێمیان نەکرد بەڵکو تەشجیعی ئەو هێزانانە کرد لە بەرامبەر هەرێمی کوردستانە ئەو چرت کە سادە هەستێک دروست بوو لە کوردستان و لە عێراق و لە زۆربەی وڵاتانی سیستمی هەرێمایەتیە کە ئیتر هەرێمی کوردستان نامێنێت وانە هەرێمی کوردستان گەوتوتە بەر مەترسێکی وجودێ و کۆتایی پێدێ بەڵام ئەلەو چرکە ساتە لە ناوەندەکانی بڕیارەوە لە واشنگتۆنەوە هەتا ئەگاتە پاریس یەک ڕستە بەردەوام دووبارە ئەبووە ئێمە کوردستانێکی هەرێمێکی کوردستانی بەهێزمانەوێ لە عێراقێکی سەقامگیر لە عراقێکی یەکگرتووە لە عراقێکی یەکگرتووە ناڵێ عراقێکی بەهێزمانەوێ و هەرێمێکی بەهێزمانە عراقێکی یەکگرتوو بەڵام هەرێمێکی بەهێز بۆیە ئەو دروشمە هاو ئاهەنگ بوو لەگەڵ ئەو دروشمەی کە وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال ینی خستبوویانە بازاڕەوە و کاریشیان لەسەر کرد هاو ئاهەنگێک هەبوو لە نێوانیانە بۆ پرسیارەکەی جەنابەت من پێم وایە ئەزانی چۆن جەنابی کاک حاکم بڵێ قوربان ساڵی 92 هەرێمی کوردستان دامەزرا چی دایمەزران دیپلۆماسیەت دایمەزران بەبێ دیپلۆماسیەت هەرێم دانامەز 2003 کاتێک هەرێم بوو بە هەرێمێکی فیدراڵی فەرمی لە 2003-2005 چی دایمەزران هێزی چەک و لولەی تفەنگ داینەمەزران چەکی دیپلۆماسی کورد دایمەزران بۆیە ئەمەوێ پێت بڵێم بۆ ڕۆشنناو بابەتەکەت بەهێزترین چەکێک کە هەرێمی کوردستان ئەبێ هەیبێ و هەیبووە لە ڕابردووە لە داهاتووشە ئەبێ زۆر بەهێزی بکەوە بەبێ ئەو چەکە ممکن نییە هەرێمی کوردستان بتوانێت بمێنێتەوە چەکی دیپلۆماسی. زۆر باشە کاک دکتۆر ئێوە جنابتان لە فەرەنسان و زۆر باش ئاگاداری تەواوی سیاسەتی ئەوروپاشن هەرێمی کوردستان ئێستا پەیوەندی دیبلۆماسی زۆر تونند و تۆڵی لەگەڵ بریتانیا لەگەڵ فەرەنسا لەگەڵ ئەڵمانیا لەگەڵ ئیتالیا ئەمریکا پەیوەندی زۆر گرنگی هەیە من دێمە سەر ئەوەیانە گەر بە گشتیش لەسەر ئەمەیان پرسیار بکەین بە دیاریکراویش لەگەڵ فەرەنسا بۆ خۆ دەزانی فەرەنسا یەکێک لە دۆستە نزیکەکانی هەرێمی کوردستان و تەنانەت لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە ئەو پەیوەندیە بەهێزێک یەک دوو جاریش ماکرۆن هاتۆتە ئێرە و سەرۆک وەزیرە مەسرور بەرزانی سەردانی کۆشتی ئەلیزەی کردووە تا چەند ئەو پەیوەندی دیپلۆماسیەی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ فەرەنسا دەتوانێت ببێتە پشتیوانێکی گرنگ کە بۆتە پشتیوانێکی گرنگ بۆ داهاتووی هەرێمی کوردستانیش. فەرەنسا یەکێکە لە دەوڵەتە هەرە بەهێزەکانی یەکێتی ئەوروپا بەڵام لە هەمان کاتە تۆ ئەڵمانیاشت هەیە ئیتالیاشت هەیە ئیسپانیاشت هەیە و لە هەموو ئەو وڵاتانەی کە ناوم هێنان نوێنەرایەتی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە
وانە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە یەکێک لەم وڵاتانە هەیە بۆ وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت با بە کورتی بدەمەوە چونکە ئەزانم پرسیار ڕەنگە زۆر بێ باش نییە زۆر کاتمانە بێ هەوڵدەم بڵێ ئەرکی هەرێمی کوردستان لە ئێستاە زۆر سەختترە هەتاوەکو 92 هەتاوەکو 2003 هەتاوەکو 2014 کە داعش تەنها 15 کیلۆمەتر لەم ستۆدیۆی تۆ دوور بوو ڕاستە بۆچی قورسە چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاریەکی گەورەی بەسەرادێ ڕاستە ئەم گۆڕانکاری ئەوروپا دەستی تیان نییە ئەمریکا دەستی تیان نییە ئەمریکایەکان و ئەوروپیەکان گەشتونەتە ئەو قەناعەتەی کە ئەوەی کە ئێستا لە 2003 دەستیان پێ هەبوو ئەمریکەکان و ئەوروپیەکان ئەیانوت ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی دیموکرات خواز و مافی مرۆڤ دروستکەن ئەوە بۆ ئێمە زۆر گەورە بوو ئەرکی ئێمە سووک بوو زۆر ئاسان بوو ئەرکی ئێمە ئەنجا لە 2011 کاتێ بەهاری عەرەبی دروستە بێ لەم چکە ساتەشدا لە ماوەی 10 ساڵە ئەمان بەهاری عەرەبی ئەیویست ڕۆژهەڵات لە ئۆتۆریتاریزمەوە بکە بە وڵاتێکی بە ناوچەیەکی دیموکراسی ئەمەش ئەرکی ئێمە سووک بوو ئەمەوێ پێت بڵێم لە پاشەکشەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دوای ئەویشتا پاشەکشەی ئەوروپا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆ دەزانین چونکە ئەوروپا هەمیشە بە دوای ئەمریکا ڕائەکا وانە ئێستا مۆدلێکی کە خەریکە دروستە بێ مۆدلەکە بریتە لە چی بریتە لە مۆدلی دەوڵەتی سنترال گەڕانەوە بۆ دەوڵەتی سنترال بە مۆدلی محەممەد بن سلمان و ئایەتوڵڵا خامنەیی و بە پشتیوانی و هاوکاری ڕاستەوخۆی چاینا چین وانە ئەمریکیەکان و ئەوروپیەکان بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەڵێن مادەم ئێمە ناتوانین ئاڕاستی بکەین ئەبێ هاوڕێیەتی بکەین ئەرکی هەرێم بۆچی قورسە بێ لەوا قورسە بێ دیپلۆماسەتی هەرێمی کوردستان لەوەیە کە ئەمریکا ئەوروپا قەنەعەت پێ بکە کە بە شێوەیەکی ئیستیسنائی تو عەرەبیەکەشت باشە لە وشەی ئیستیسنا تێگەی لەناو ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە گشتیە هەرێمی کوردستان ئەبێ بە شێوەیەکی ئیستیسنائی مامەڵەی لەگەڵا بکرێت ئەگەر بێت و ئێمە ئەمریکا ئەوروپا قەنەعەت پێ نەکەین لە ڕێچێکی دیپلۆماسیەوە بە شێوەیەکی ئیستیسنا مامەڵەمان لەگەڵا بکرێت بە دڵنیاییەوە مەقوتە درێن زۆر باشە بە کەمێک لەوە ینی ناڵێم کەمێک بێمە سەر پرسیارێکی تر کە ئەوەش هەر گرنگە ینی جگە لە دیپلۆماسیەتی مەسرور بارزانی ئێوە دیدارێکی زۆر گرنگتان لەگەڵ جەنابی سەرۆک بارزانیە بوو ئەگەر بە هەڵە دانیچوو نزیکەی 80 دقیقە بۆ خۆش باش دەزانی ینی سەرۆک بارزانی جگە لەوەی مەرجەعە ئەوە سەرکردەی تەواوی کووردە و سیاسەتمەدار و کەسایەتێکی زۆر بەهێزی نەکەر کوردستان و عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاستە من دەمەوێت بزانم ینی پرسیارەکە ئەمەیە دیدگا و تێڕوانینی سەرۆک بارزانی خەریکان ترسێنی لە پرسیارەکە دەی پرسیارەکە بۆ هەموو ئەو شتانەی جەنابەت باست کرد چی بوو سەیرکە دیداری جەنابی سەرۆک بارزانی و من دابەزین نەبوو بۆ شتە بچووکەکان بۆ پرسا میکرۆکان ئێمە کۆمەڵێک هەرێمی کوردستان لە کۆنتێکستێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی زۆر ئاڵۆزایە و لەنا ئەو کۆنتێکستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر ئاڵۆزا هیچ شتێک ڕوون نییە هیچ شتێک ڕوون نییە باشە ئەوە ئێمە نین وەکو هەرێم بەتەنها لە بەردەم کۆمەڵێک مەجهولین زۆر کێشەی تر و قەزەی تر و پرسی تر هەن لە بەردەم مەجهولن جەنابیان و من لەسەر ئەو بابەتە ستراتیژێتە هەرە گەورانە گفتوگۆ و دیالۆگمان کردووە کە پەیوەندیان بە چارەنووسی کورد و کوردبوونەوە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کورد وەکو نەتەوە کورد وەکو ناسیۆنالیزم کورد وەکو قەوارەی دەوڵەتی کورد وەکو دیپلۆماسیەتی لەگەڵ ئەوروپا لەگەڵ ئەمریکا لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەیوەندی لەگەڵ بەغایە ئاڵنگارێک گەورەکان بەرژەوەندێک گەورەکان و بۆ نمونە چۆنێتی دروستکردنی گرێبەستێکی کۆمەڵایەتی و سیاسی نوێ لە هەرێمی کوردستانە ئەمە ئەو پرسە گەورانن کە جەنابیان و من گفتوگۆمان لەگەڵ زۆر باشە کاک دکتۆر ئێوە بێژگە لە جەنابی سەرۆک بارزانی ئێوە دیدار و گفتوگۆی زۆریشتان لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە بەڕای زۆربەی چاودێران دەڵێن مەسرور بارزانی پیاوی دەوڵەتە دەوڵەت مەدارە دیدی ئەو بۆ هەموو ئەو شتانەیە بۆ ئەو مەجهولانەی کە ئێوە باستان کرد ئەو دەڵێکی لەسەر تێڕوانینی ئەو چۆنە ئەو بتوانی وشێتی ئەو پەیوەندی دیپلۆماسیەتە بەهێزانەش دروست بکات زۆر زەحمەتە کە من بتوانم وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە لەبەر چی لەبەرەوەی من وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانی وانە
و ئێمە کە دیالۆگ و گفتوگۆمان کردو پێکەوە دیالۆگ و گفتوگۆی نێوان سەرۆکی فینتانکێک و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە هەندێشت ناتوانم بە جەنابەت بڵێم وانە چونکە ئەو دیالۆگانە بەڵام بەگشتی ئەمەوێ پێت بڵێم جەنابیان سەرۆکی حیزبێک نییە جەنابیان وەزیرێک نییە یاخۆ سەفیر و باڵێزێک نییە جەنابیان سەرۆکی حکوومەتێکی هەرێمی کوردستانە ڕێگەم دەتەواویکەم دەگەڕێمەوە سەر پرسیارەکە ڕاستە ئێوە جەنابتان وەکو کەسێکی ئەکادیمی لێکۆڵەر لە سەر عێراق مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت و بەڵام ئەو دیدارەی هەتان بوو من ناڵێم هەموو وردەکاریەکانی من ئەوانە ناڵێم تا چەند توانیوێتی لە ڕووی دیبلۆماسیەتەوە سەرکەوتوو بێ و دیدگایەکی تایبەتی هەبێت من لە پرسیارەکەی جەنابەت تێگەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژانە لەگەڵ سەرۆکی وڵاتانی دنیا مامەڵاکە لەگەڵ دیپلۆماتکارانی پلەیەکی وڵاتانی دنیا مامەڵاکە هەرێمی کوردستان پێویستی بە عەقڵی شۆڕژگێڕانە نییە جوانە پێویستی بە کولتوری گەرم و هەڵچوون نییە پێویستی بە کولتورێکە بە عەقڵێکە لە قاڵبی سەهۆڵ سادتر بێ لەبەرەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیار نییە بەتەنها لە حیزبێک لە گروپێکی کۆمەڵاتی بەرپرسیارە وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 6 ملیۆن بەلای کەمەوە مرۆڤ بۆیە ئەو پەیوەندیانەی کە تۆڕی پەیوەندیانەی کە هەیەی لەو منتەلەقەوە هەمووی ئەبێ سەرچاوە بگرێ و سەرچاوی گرتو لە داهاتووشە هەر کەسێک لە شوێنی ئەوابێ ئەبێ سەرچاوە بگرێ بە زمانێکی تر ئێمە کوردی تورکیانین تا ئێستا لە ساتەوەختی شۆڕشابین ئێمە کوردی ئێرانین تا ئێستا لە ساتەوەختی شۆڕشابین ئێمە تەنانەت ڕۆژئاوای کوردستانیش نین تا ئێستا هەر چەکدار بین و لە بەرامبەر ڕژێمێک و ئێمە چوارچێوەیەکی دەوڵەتی ئەبین بەڕێوە بۆی ئەبێ بەو عەقڵە سادەوە مامەڵە لەگەڵ پەیوەندەکانی جیهانە بکەین و ئەوەش وای کردووە کە تا ئێستا جیهان لە هەولێر بێ و هەولێر بەجێ نەهێڵێت زۆر باشە کاگوتە دێمە سەر بابەتێک کە ئەو دیسانەوە گرنگی ئەنی کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەردەخە بۆ خۆدەزانی کۆنگرەی بەغدا لە بەغدا گیرا لە ئوردنی ژیرا وا بڕیارە لە هەولێریش بگیرێ و سەرۆک ماکرۆنیش بەشدار بێت تایدا گرنگی ئەمە بۆ هەرێمی کوردستان و بۆ دیپلۆماسیەتی هەرێمی کوردستان چی یانێ ئەمە ڕووداوێکی گرنگە مەجاریشکە سیرکە ڕازگۆ بم لەگەڵت حتمما جەنابەت پیاوێکی ڕازگۆی پێم خۆشە لێرەوە سپاس دەکەم کۆنفرانسی یەکەمی پاریس گیرا وانە بڵێ هەرێم بەشداریتان نەبوو نەخێر لە بەغاش کۆنفرانسەکە کۆنفرانسی دووهەمی بەغداد کرا لە ئوردن لە عەمان بڵێ وانە لە ئوردن کرا هەرێم تیا بەشدار نەبوو کۆنفرانسی سێهەم لە بەغا ئەکرێت مانگی نۆڤەمبەر باش نییە باشە ئەم کۆنفرانسە زۆر گرنگە ئەم کۆنفرانسە زۆر گرنگە ئەوەنەی کە من زانیاریم هەبێ جاری یەکەم و دووهەم ئێران و تورکیا لەسەر ئاسی سەرۆکایەتی کۆمار بەشداریانتیان نەکردووە بەس ئەم جارە ئەوەنەی من ئاگام لێ بێت باشە تورکیا ئەیەوێت لە ڕێگەی سەرۆکۆمارە و بەشدار بێ ئەگەر هەلومەرجەکەی بەدڵ بێ ئێران ئەیەوێت ڕئیسی بنێرێ ئەگەر هەلومەرجەکەی بدڵ بێ محەممەد بن سلمان بۆ یەکەم جار ئەیەوێ بەشدار بێتەیە بۆی ئەمەوێ حتا ئەمبێزێت محەممەد بن زاید ئەیەوێ بەشدار بێت تەمیم ئەیەوێ بەشدار بێ ماریشال سیسی هەمویان بۆیە بە بۆچوونی من زۆر دیسانەواڵم زۆر گرنگە کە جەستەی دیپلۆماسیەتی کوردی ماشینی دیپلۆماسیەتی کوردی لە ئێستاەوە بکەوێتە کار بۆ ئەوەی ڕێخەرانی ئەو کۆنفرانسە قەنەعەت پێ بکە کە ئەبێ هەرێمی کوردستان لەو کۆنفرانسا بەشدار بێت باش چونکە بەشدار بوو نەزانی یعنی چی یعنی مامەڵەکردن بەلای کەمەوە لەگەڵ 25 سەرکردەی دەوڵەتا کە لەوێ بەشدارە بێت ئەنج ئەوە بۆ ئێمە زۆر گرنگ باش کاک عادل ینی دو پرسیار ئەگەرچی پرسیارم وەڵاهی بەڕاستی زۆرە بەڵام کاتم زۆر کەم ماوە بە کورتیش وەڵام دێت و من سوپاس دەکەم ڕستەیەک بۆ خۆ دەزانی ینی مەسرور بارزانی توانی پەیوەندێکی دیپلۆماسی زۆر بەهێز لەگەڵ کەندا و دروست بکات لەگەڵ سعودیە لەگەڵ ئیمارات لەگەڵ قەتەر لەگەڵ هەموو ئەم وڵاتانە تا ڕادەیەک یعنی ئەمە توانی پێیان بڵێ کە کورد داخوازیەکانی شۆڕشەکانی هەمووی ڕەوابوون وە کورد دوژمنی عەرەب نییە ئەم هەنگاوە بەرەو کەنداو چیمان بە کورتی با پێت بڵێم بڵێ ئەگەر جاران چەقی
سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قاهیرە بوو بێ بۆ ماوەیەک لە دیمەشق بوو بێ دوایی گەڕابێتەوە بۆ بەغا لە ئێستا بە دواوە چقی سیاسەتکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتانی کەنداوە چەند دیپلۆماسەتی کەی ئارژی لەگەڵ کەنداوە بەهێز بێ بینا بکرێ ئەوەندە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان ئەپارێزرێ ئەگەر من لە حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەڵاتم هەبووە ئەوەندەی کە تواناکانم لەسەر ئەوروپا و ئەمریکا چڕ ئەکردەوە ئەوەندەش و بە هەمان ڕادەش لەگەڵ وڵاتانی کەندا و بەگشتی و لەگەڵ عەرەبی سعودیا بە چڕم ئەکردەوە بۆیە من ئەگەر پێشنیارێکم هەبێبی کە مەزانم پەلەتە بەڵام ڕۆژارێ بوەستە ئەگەر پێم وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سعودیە بینا ئەکرێتەوە بۆیە خاڵی لاوازی ئێمەی هەرێمی کوردستانیش ئەوەیە کە چڕترین پەیوەندیمان لەگەڵ عەرەبی سعودیانیە بەڵکو لەگەڵ ئیماراتە هەمانە لەگەڵ قەتەرە هەمانە زۆر گرنگە پێم وایە ئاخر سەرکردەی کورد کە سەردانی عەرەبی سعودی کردوێ سەرۆک مەسعود بارزانی بووە تێگەشتی کە لەگەڵ شاه سەلمانە بەیەکەوە دانیشتون و بە زیارەتی دەوڵەتیش ڕۆشتووە ئەمە زەمانێکی زۆری بەسەرا چووە لەبەرەوە پێم وایە ئێمە ئەبێ هەموو توانەکانمان بخەینەکار بۆ ئەوەی ببوورە لە ڕیاض هەوڵ بدەین ڕیاض خەنەعەت پێ بکەین کە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە ڕیاض بکرێتەوە و لە ڕیاضەوە بەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڵاو ببینەوە زۆر بەشەکە بسر گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەرەنسی بۆ تۆشینەوە لەسەر عێراق گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بوویەوە شەوتان باش